سڵاو لە بینەرانی کەناڵی دیمان. پرۆگرامی دوو ئەزموون دەست پێ دەکات. پرۆگرامی دوو ئەزموون هەمیشە لە خزمەت فۆلکلۆر و کەلەپور و ڕەسەنایەتی سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستانە. لە دیوەخانەکان خەر کۆ دەبەوە بەتایبەتی شەوی زستانان بە جێرەی تەمەندا دەنیشتن. تقریبا حتاکو توانیمە 53 مەتحەف کۆ بکەمەوە. حەیران مادام بە خەیاڵ بین ئینشاڵڵا ناستە خانێ گوناح. یعنی منە چمە کاتێک ئەچم بەسەر خانیەک ئەوەڵجا قیاساتەکانی وەرەگرم کە ئەستەندەر بێت. بەخۆم لێرانایە یار لە غەریبی ڕەشاڕیحانایە بنی لە گۆمایە. زوانەکەی ئێمە وەکو تەنها زوانە تاکو ئێستا زۆر نەگۆڕایە. ئەم جاریان لەگەڵ دوو کەسایەتی فۆلکلۆر دەبینە میوانی ماڵەکانتان. بەڕێزان هۆشیار نووری و ئەحمەد جەمال باس لە کەلەپور و ڕەسەنایەتی و گرنگی پێدانیان دەکەن. لەم پرۆگرامەدا وەڵامی پرسیارە تایبەتەکان دەدەنەوە. من هۆشیار نووری ڕەفیقم. من ناوم ئەحمەد جەمال کفریە. یەکەم کەس بووم بەرنامەی فولکلۆریم بەڕاستەوخۆیی لە ڕادیۆ پێشکەش کرد. لە 2023 دەستم پێ کرد هەوڵمدا چی کەرەستەی کۆن هەیە کۆی بکەمەوە. خاوەن 38 کتێبم، زۆرترین کتێبم پێشکەش بە کتێبخانەی کوردی کردە لە بواری فولکلۆریدا. ئەمە چییە؟ ئەمڕۆ عوتڵەیە. حەمام گەر بەکریا زۆپای عەرادینە چێنەوە حەمامەوە ئەو ڕۆژە دەرناچی. کاگە سەعات هاوڕێکی نزیکمە یەکێک بۆ لە خەمخۆرانی بواری ڕەسەنایەتی توانیوێتی لە سەردەمانی خزمەت بە شاشە ڕەنجینەکە و بستنی هەموو ماڵێک. کاک شکور حەمەیر خوا عافیکە یەکێک بوو لەو زەلامانەی کە هەوڵێدا دائیمەن کەلەپور و کەلەتور کوردی لە ناوچەکە بەرز بکاتەوە بیخاتە بەردەم چاکە. ئامادەن دەست پێ بکەین؟ بەرێ یاخۆ بەخێر بێن شەرەفمەندم بە هاتنتان. ئومێدم بتوانین بەرنامەیەکی ئەزمونێکی جوان پێشکەش بکەین بێەوە. مامۆستا تۆ خاڵیم بۆ فڕە دەگەی زەحمەت نەبە شکور خۆمان داین چۆن تێنەگەشت. وەڵاهی پرسیارەکەت حاڵی نەبوو بەس بە بیۆڕیتوە مەبەستت. پرۆفایلی خۆت. من هۆشیار نووری ڕەفیقم لە بنەماڵەیەکی کورتپەروەر و هەروە میوان دۆست کە باپیرم چۆخە ڕەفیقان ناو بووە لە گوندەکەی خۆما گوندی بەردەسپی کە دیوەخانیە بۆ هەمیشە پڕ میوان بووە جمەی هاتووە لە خەڵکی بە ئەزمون و خەڵکی تر. باوکشم مەلای 12 عیلم بووە بەڵام مەلایەتی مزگەوتی نەکردووە. لۆی لەمارە ئەمە هەمیشە کتێبە بۆ میوان هەبووە بۆیە ئەمنیش ئەزمونم لەوان وەرگرتووە بۆ پێگەیاندنی خۆم. من لە ساڵی 1973 لەو گوندە لە بەستی شەرقەیە دەشتی کۆیب لەدایک بوومە. دوای هەر بە منداڵی هاتیتینە هەولێر لە گەڕەکی ئازادی ژیاوین، دوای لە گەڕەکی کوردستان، ئێستاش لە گەڕەکی ڕۆشنبیری. لە دوای ڕاپەڕینەوە یەکەم فەرمانبەری دوای ڕاپەڕینم لە وەزارەتی ڕۆشنبیری دامەزرام کە ئەو کات موچە یەکجار کەم بوو توانیم لەوێندەری هاوسەری ژیانیشم دەست نیشان کەم. دوو کچمەیە هەردووچان کۆلیژیان تەواو کردە، سێ کوڕیشمەیە کاک یوسف فەخشی تەلەڤیزۆن دەڕوێنی، کاکەسیاریش مونتاژ دەکا و کاکە ژیری ژوێنەگرە کەواتە بنەماڵەکەی ئێمە کەمیان لە ڕاگەاندن بەس لە نەوەکانی باوکم و دەکابرین کوڕەکانی من لە ڕاگەاندنم. بەڵێ من ناوم ئەحمەد جەمال کفریە، خەڵکی شاری کفریم، خاوەن بڕوانامەی دوبلۆم مەحەد فەنی باقوبام، هەروەش کەلەتور ناسم و خاوەن مۆزەخانەیەکی تایبەتم لەم شارە و لە کاری هونەری کە بە عەربی پێڵێن مسەغەرات بۆ خانیە توراسیە کۆنەکان. بۆ فۆلکلۆر و کەلەپورت هەڵبژارد. گەبتەوە مرۆڤ ببتە میلی لەگەڵ خەڵکی سادە بژی دەبێ خزمەت بە کەلتور بکە. کەلتور واتە نیشتیمان، واتە ئاین، واتە فولکلۆر، هەموو بەشەکانی گرنگی ژیان پەیوەستە بە کەلتور. ئەمی چەستم کرد گەنج خۆی کەم لە قەرەی لایەنی کەلتوری نەتەوەکەی دەدا. یەک لەبەرەوەی کە شارەزای لێنێ، دووش لەبەرەوەی وەدەزانی شتێکە مەحاڵە یان وەدەزانی شتێکە لای بەتەمانەکانە. من وزاری 1994 واتە تقریبی 28 ساڵەوە پێش یەکەم کەس بووم بەرنامەی فولکلۆریم بەڕاستەوخۆیی لە ڕادیۆ پێشکەش کرد لە ڕادیۆی ئازادی بە یادی بەخێر کە ئەو کاتی ڕێگای کوردستان بوو. توانیم لێ بوومە کەسێک کە لە تەمەنێکی بچووک بێمەنە ئەو بوارە 28 ساڵ تەمەنێک کە تۆ بتوانانی خزمەت لە بواری ڕەسەنایەتی بکەیت. ئەوە بوو من مەتەڵم دەپرسی دەمێشتێکی لەو مێژوو برم یەکەم کەسم 1777 مەتەڵم کۆ کردەوە لە بواری ڕەسەنایەتی
کەواتە بواری کەلتوری بواڵەکی دەورەمەندە پێویستە هەمومان کاری لێ بکەین. بەڵێ ئێمە وەکو معلوم لە جەنابتان کوردستان خۆمان پڕە لە شوێنە جوانەکان و شوێنە دیێرینەکانی و هەروەش کفریە حیاتەکەی خۆمان یەکێکە لەو شارانە کە ناسراوە بە شوێنە مێژوویەکانی و خانیە کۆنەکانی و کولتورەکانی. بەڵام من لەم ساڵانە ئەخیرانە کە سێرم کرد ئەم شارە شوێنە کۆنەکانی بەراو ناوچوونە ڕوات بەداخەوە ئێتر ئەسبابی زۆرە چون کوفری هەتاکوسە کەس لای لێ نەکردێتەوە ئەو ولایەی کە شوێنەکانی و مێژووی بپارێزێ بەڕاستی. بە یەکێکی لەو هەوڵانەی و لەو شارانە ئەکرێت منم بەرامبەر ئەو مەسەلا منش هەروە وەکو چیکی بچووکە ئەیزانم لە لای خۆم بۆ چی بیچووکە ئەیزان هەر کەسێ حەسەب اختصاص خۆی. یعنی ئەم چتەمە کردیە لە 2023 دەسم پێی کرد هەوڵمدا چی کەرەستەی کۆن هەیە ئەوەی وە تایبەتە بە ناوچەی گەرمیان و کفری بە تایبەت کۆی بکەمەوە ئایا خۆم بیسێنم یانەکو خەڵکێک هەدیەی پێم بکات. هەروەها سێرم کرد ئەم خانیانە بەراو ناوچوونە ڕوات ئەم خانیانەی سەوالە بەدەمتانە دونی ئەمڕۆ لەوەی لە زەوی واقعە بیبینی بەیانی لەوەیە نەیبینیت. وەکو هەستێکی نەتەوەی خۆم بەرامبەر ئەم مێژووە وتم ئەبێت ئەمانەوە شێوەیەکی بیچوک دروستیان بکەم و وە قیاساتێکی ئستەندەر نەنوقسان نەزیاد نەکەم. هەروەش وەکو ئەمانەی وە جەنابتان ئەیبینن بەرد و خۆڵ و مەوادەکەیشی لە هەمان شوێن خۆی هاوردمە و خسمەتە قەی خۆی. چیت پێشکەشی ڕەسەنایەتی کوردی کردووە؟ بەڵێ دەکرێت خەرک برێتن ئەمە چیم پێشکەش کردووە بەڵام ئەو بینەرە و ئەو جیۆگرانەی پێشتر دەزانن کە من گۆڤاری نواڵە نێومان دەرەکەت خاوەن امتیاز بووم لاپەڕی فولکلۆریمانە بووم ئەوە جگەلەوەش خاوەن 38 کتێبم زۆرترین کتێبم پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە لە بواری فولکلۆریدا. جگەلەوەش من زۆرترین مەتەڵم لە هەر چاپارچەی کوردستان کۆ کردەوە 1777 مەتەڵ بۆ وەڵامەوە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن سوودی لێ دەبین لە بەرنامە فولکلۆریەکان و توانێتم خاوەن کەناڵێکیشم کە 24 ساعت هەیە هەموو کات شتە ڕەسەنایەتەکان پێشکەش دەکەن. بەنسبەت من ماوەیەکی زۆرە هەوڵمدایە چی خاوەن مەتحەفەیە لە کوردستان خۆمان و ناوچەکان ترش یعنی هەموو عێراقا ئەوانەی خاوەن مەتحەف ینی بڵێن وەزەخانەی تایبەتن لە ناو ماڵە کۆیان بکەمەوە لە لای خۆم ئۆتۆماریان بکەن لە سجل و عینوانیان و فەیسبووکیان و ڕقم تەلیفۆنیان و هەروەها کۆنتاکتێکی زۆر باشم هەیە لەگەڵیان و تەعاملیانش لەگەڵ منە وەکو براو لە هاوڕێ زیاتر وەکو برایەوە تاینەیمە تقریبا حتاکو توانیمە 53 مەتحەف کۆ بکەمەوە لە هەروە ناومنایە ڕابطەی مەتحەفەکان ڕابطەة المەتاحف التراثیە. تا چەند ئاگاداری ڕەسەنایەتی و کەلەپوری وڵاتانی تری؟ من لەو ماوەیەدا سەردانی وڵاتی ئێرانم کرد توانم لێن دەرێژ لەگەر بەراوردی کەم لەگەر ڕەسەنایەتی کوردواری هەستم کرد کەلتوری نەتەوەکان زۆر لێک نێزیکم بە تایبەتی وڵاتانی دەوروبەر بە سەردانی وڵاتی تورکیاشم کرد لەوێن دەرێژ ئێستاش بەتەمای گەشتێکم بۆ وڵاتی فەڕەنسا لەوەی جیاوازی نێوان کەلتورەکان جیاب بکەمەوە بەڵام هەستم کرد کەلتوری کوردی لە هەمیان دەوڵەمەندترە بەڵام بێ خاوەنە. وەکو بۆ جەنابەت باستم کرد طبعا ئەم پەیوەندی منە لەگەڵ شارەکان تر و مەتحەفەکان ترە تەنها بەس لە ناو عێراقە نییە یعنی لەخوا بە زیاد بێ پەیوەندی مێ لەگەڵ مەتحەفە خەلیجیەکانش لە وڵاتە خەلیجیەکان هەروەکو مەتحەف شاریقە کۆنتاکێ باش مشەیە لەگەڵیان وەکو برادەر و هاوڕێ و ئاگام ها لە کار و چالاکیەکانیان یعنی ئەبینم تەنانەت زۆربەی مەتحەفەکانش لە ماسنجەرۆ ڤیدیۆی خۆیان ئەنێرن بۆ ئەخباریان و گۆڕانکاری لەسەر ئەو مۆزەخانەیە لە وا لەلایەنە. ڕەسەنایەتی لە کوردستان لە چه هەستێکدایە؟ هەموو تاکە کەسینە یعنی ئەو ئەزمون و ئەو کارێک کە دەکرێت بەتاخەوە تاکە کەسینە تا ئێستا دەستگایەکی گشتیمان نییە خزمەت بە کەلتوری نەتەوەکەمان بکە بەداخەوە کەناڵێکی ئاسمانیمان نییە خزمەت بە کەلتوری نەتەوەکەمان بکە کەواتە ئەوانەی دەکرێت لێرە و لەوێ هەموو تاکە کەسینە
هەمووش بابرێن لەسەر ئەرچی خۆ و ماندیبوونی خۆیانە دەیکەن دەکرێت برێن ملەتی کورد توانیوێتی بوونی خۆی بسەلمێنێ لە بواری کەلتوری بەڵام خاوەنی دەستگایەکی فراوانی گەورەنینە بەردەوام خزمەت بکە ئەوانەی دەکرێت وەکو گوتم تاکە کەسینە بەڵام بە پشتیوانی خوا و خەڵکە دڵسۆزە توانێتی بوونی خۆی بسەلمێنێ هەمیشە ڕنگ بداتەوە و گەشە بکە ئێستا کەلتوری نێتەوەکەمان بە زوندوی ماوە و هەتا تایش هەر کەلتوری ڕەسەناتی دەمینێ ئەو خەڵکە دڵسۆزەی لە دەوری بی هەر گەشە دەسێنێ چ شارێک لە کوردستان زیاتر هەواداری ڕەسەنایەتین؟ شارەکان دەکرێت برین سنووردار نەکرێت لە یەک شاردا کوردستان هەمووی تامەزرۆی ئەولایەنەیە بەڵام قەراج و کەندێناوە و هەورەمان و دەشتی کۆی و شوێنەکان گوندەکان بە تایبەتی زیاتر زەماوەری ئەولایەنە واللهی کفری خۆمان خەڵکەکەی زۆر دڵسۆزە بۆ ئەو مەسەلە بەڵام خەڵکەکەی خەڵکێکی سادەیە دڵپاکە ڕاستیت گەرە بێ کفری ئێمە شوێن مەڵبەندی مەردایەتیە زۆر حەزیان ها لە شتی کۆن و حەنیەتی زیادیانەوەرەوە بەڵام من کۆیەش ینی متابعەم کردیە حسەکەم ینی ڕەسەنی کوردایەتیش ئەلەورانە زۆرە ڕاستیت گەرە بێ بێژگە لە شارەکەم شاری کۆیە واتە کفری و کۆیە مەڵبەندی ڕەسەنایەتین؟ فعلەن خۆی فەرقی نییە کشتی کش شارەکانمان لە کوردستانە ئەوە بێجیاوازیە ئەیمە هیچ شەکێکی تیان نییە بەڵام وەکو خەڵکەکەی من شارەزام و خۆشەویستیان هەیە بۆ ئەم شتەکە من شارەزام لەوەیە شارترش هەیە لەوان زیاترن بەڵام من شارەزان نیم. لە کوردستان ئافرەت یان پیاو زیاتر کامیان هۆگری ڕەسەنایەتین؟ وەڵا وەکو باسم کرد دەزڕەنجینی زیاتر لە ئافرەتدا بەدی دەکرێت بەڵام پیاوانی زیاتر جلی کوردی دەپۆشن لە ئافرەتان ئێستا بەداخەوە جلی کوردی بە تایبەتی ئافرەتان شێواندراوە بۆیە دەکرێت برێن هەردوولا بەرگری لەو بوارە دەکەن و دەگەڕێتەوە سەر بنەماڵەکان هەندێک بنەماڵی ئێستاش دەستور و جلوبەرجی کوردی و دابنەریتی کوردەواریان نەشێواندووار وەکو خۆی پەیڕەوی دەکەن و پەرەی پێدەن هەردوولا هاوسەنگن لە خزمەتکردن دەگەڕێتەوە بنەماڵەکان ئەو بنەماڵی کە پەرە بە لایەنەدا ژن و مێردیان هەردوولا پەرەی پێدەن خۆی مامەساییان لە کوردستان خۆمان لەخوا بە زیادی پیاوە ژن حەزیان هەیە لە ڕەسەنایەتی کوردی بەڵام پیاو زیاتر بە نسبەت کە ڕستە بێژێژن بۆی بکری هەتاکو دەستی بگرێ فڕێدا ئەیداتە کۆدە فڕۆش و بڵێ حەز ناکە حەزەکە لە تشتی مۆدرن بەڵام حەنینەت و احتیفاز بە و تشتێلە بەو کەرەستانە ئەغڵەبی پیاوەی کاتی یعنی لەلایەن پیاوە پارازر من نەچەوکو خۆم تەجربەی خۆم یعنی ئێستا من هەرچی ئەخاوەنە و مۆزەخانە بینم پیاون بەڵام چیکیان کە من ئافرەتە. دەڵێن گەلی کورد وڵاتێکی موسڵمانە کەچی لە بەستە و حەیران و لاوکەکان زۆر باسی جەستەی ئافرەت دەکرێت. من پێم وایە حەیران بێژان دەنگ بێژەکان بە خەیاڵ باز دەکەن شتش بە خەیاڵ بیناستە خانە گوناحەوە من ناتوان فتوا بدەم لێرە ئەوە ئیشی من نییە بەڵام وەکو کەسێکی فلکلۆر دۆست و کەسێکی خاوەن باوەڕ و الحەمدولیلا نێژ و ڕۆژی خۆم دەکەم پێم وایە حەیران مادام بە خەیاڵ بین ئینشاڵڵا ناستە خانە گوناح ئافرەتی کوردیش هەنداوێن پاک و دەزڕەنجیم بووە هەمیشە هەرەوەز بووە لەگە پیاو پێشان ئەو خەرکێک پێی وایە پێشان زۆر ئافرەتیان سەوسانتەوە بەڵام لەگەر ئەوەشدا لە تێلەچێشی لەگە پیاو بووە لە قوڕکاری لەگە پیاو بووە لە دیوەخانەکان لەو دیوی دانیشتووە و جێی لە حەقایەت و حەیران گرتووە لێ من پێم وایە ئەو حەیران و لاوکانی دەگوترێت بە خەیاڵە بە خاڵژی سەناستە خانەی گوناح جگە لەوەش ئەگەر بێت و ئەو حەیرانانە کلیپ بکرێت زۆر لە گۆرانەکانی ئێستا خراپترن بەڵام شتەکە چووکە بە خەیاڵە زۆر ئاساییە. دەڵێن لەو سەردەمی مۆدرنەدا ڕەوش لە قەیراندایە کەچی لە لاوکو و حەیرانە کۆنەکان باسی جەستەی ئافرەت زۆر بەڕوونی دەکرێت ئەمە دووفاقی نییە؟ ڕەوشت دەگرێتەوە سەر خودی مرۆڤەکان ڕەوشت بریتینە ئیلا لە خوانەخواستە شتێک بیکە پێبنە ڕەوشت زمان عەقڵ جەستا ئەوانە هەموو پێیوەستن بە ڕەوشتی مرۆڤەوە مرۆڤی ڕەوشت ئەوەیە یعنی ڕازگۆبی لەگەر خۆی و خاک و نیشتمانەکەی کەواتە جیاوازی کەسەکان هەیە لە ڕەوشدا نەک جیاوازی ئەوەی برێن یەکێک لە حەیران ناوی بگوتری ئافرەت باسی سنگ و برە بکە خوانەخواستەوە پێ ڕەوشت بینە یعنی ڕەوشت پێیوەستە بە خودی مرۆڤەکان ڕازگۆبی لەگەر دەوروبەری ئەوە ڕەوشت بەرزە. ڕاستە کە پرسیارێ جوانە بە نسبەت من لای من قبوڵ نییە یعنی ئەم مشکلە نییە ئەمانەی وا تۆ جەنابەت باسی ئەەکەی چەندێ دەوامەکە لەسەر ساحەی فەنیە
ساڵێ دووان دا ئەیمە گۆرانی و شعرمان هەیە ئەگەڕێتەوە بۆ 50 ساڵ 100 ساڵ بەدەیسە بۆ تاکۆ ئێستا هێستا هالەبان جوان خەڵکە. لەگەڵ خێزانەکەت نێوانتان چۆنە؟ وڵە جگەلەوەی هاوسەر یەکترینەوە لە 94ەوە هەتا ئێستا شتەمەنەکە وەکو هاوڕێنە و هەموو جارانش ینی هاندەرێکی سەرسەختمە لەوەی زیاتر پەرە بۆ بوارە بدەم وە کەسەکە لێم نزیکە و تەنانەت بە جوولە لە یەکتر تێدەگەین. لە نێو کوردەواری زۆر باسی فرەژنی دەکرێت. ڕای تۆ چییە؟ بەێ من باپیرم 5 ژنی نایە مامەکانم زۆریان دوودی هاینە هەیە بەڵام باوکم یەک ژنیە بوو زۆر زار یەک ژن دەتوانیت جێ هەر چاژنت لۆ بگرتەوە بۆ بڕواشم بە فرەژنی هەیە ئاسایی ئەگەرێکە حەزی کرد بەڵام لێرە بەڵام هەیە لە چۆن لە قوڕانی پیرۆز بەڵامی دانایە پێویستە مرۆڤ ئەو کاتانە ژنبینی کەژنەکە ڕێ پێ بدە و هیچ ژنە چی ڕێ پێ نادا کەواتە یەک ژنەکە زۆر باشتر لە چاژنەکە مرۆڤیش پێویستە لە خۆی تێک نەدا ئەگە بزانی لە هەموو شتێکەوە داکۆچی لە هۆردێک ژنەکە ژنەکە پێ بەڵام دەبێت ئەو ژنە بەدری خۆی بکەینێت لێ دەرێ ئەوانەی بەدری خۆیان شووناکەن ئەوانەی بەدری خۆیان ژندانن هەتایە چاویان لە دەرێ دەبی. سەرسامی کام حەیرانبێژی کوردی خۆی زندی و مردومانەیە حەیرانبێژەکان ئەمن ئەوانەی مردوونە ئەزار ڕەحمەتیان لێبی هەمیان دەنگخۆش بوون هەمیان نەخوێندەواریش بوون توانیان بەبێ مۆزیقا بەبێەوەی ئەکادمی بی دەنگ و سەدایان بمینێنەوە و زۆری بۆریش نەبوونە بۆ نمونە چەند حەیرانبێژێکمانە یەک شریتی هەبووە یەک سیدی هەبووە یەک تۆمارکراوی هەبووە کەچی دەنگ و سەداکی زۆری دایتەوە حەیرانبێژانی پێشان زۆر بە ئەزمون بوونا ئێستاش حەیرانبێژی زۆر باشمان لە مەیدانەکەیە بە حکمەوە من لەگەر هەمیان دانیشتمەوە هەمیان برادر من ژمارە هەمیانم لایە لێ ناکرێ ناوی تاکە کەسێکیان بینم هەمیان بە ئەزمونن هەمیان لێرە چاویان ماز دەکەم هەندێکیان لە هەندێکیان باشترن بەڵام دەکرێت زیاتر خۆیان پێ بگەێنن ئەوانیش باشتر بن. ئێمە ناوێکمان دەوێت ئەخ یەک ناو زۆر زەحمەتە لۆ من هەمیان بەرنامەم لۆکردە بەڵام با سەرقافرە حەیرانبێژانی پێشان حەسەن حەیران بی ئەو ئێستا شێخ نەزاد شێراوە و ئەوانی تریش هەمیان ڕێزیانێ لای من سەڵاو ڕێزم لە هەمیانەیە. دەوزە من دەم گۆتاگەلی دۆست و برادرانم و بەچا من برۆ ناوی غەداری غەداداسی بە ناوەکی لەگەکە زەنجی ڕۆژێ دێتەوە لە ڕێی سراوێ دەلم ڕوکترۆنی گەلەگەلە لەم جێزا شیدرێ ساوەکەم دەتووەرە لە بۆ خۆ دەشێ بابەسم لێ بەکەزی بەدەستی دەربینە زۆدە شەمامان هەرمژە خالی گردنام بۆ کە گەریخە ناجە قۆری مەرزانە هەنگەتەگە لە بەنازی لە بۆ خۆ قەباسم لێراز و سنی لە بەنی گوارە و خەزە سەرگۆی مقام کتار ئەڵاوەیسی یعنی زۆر خۆشە چکم هەر کەسێ مامەساگیان بەنسبەت ئەو سوالە هەر کەسێک و حەنینەتی ئەگەڕێتەوە بۆ ناوچەکەی خۆی ئەوەیشی وتریایە لە ناو ناوچەکەی خۆی بەڵام میشمانەت نییە ئەگەر هین ناوچەکان ترش بێت کشتی خۆشە بەڵام من کتار ئەڵاوەیسی وەسفی ئەو کەسایەتیان نەبکە ئەسعەد عەدۆ حەیدەر بەقاڵ تاحیر کرمانج نیهات قۆچە ئەوان هەریەکەن لە بوارە خزمەتیان کردووە سەڵاو ڕێزم لێرە لە هەمیانەیە کاگەس هاوڕێکی نزیکمە یەکێک بۆ لە خەمخۆرانی بواری ڕەسەنایەتی توانیەتی لە سەردەمانی خزمەت بە شاشە ڕەنجینەکە و بستنی هەموو ماڵێک کەسێکە سەڵاو ڕێزم لێ و خزمەتە چ باش کردە خاوەن چەند کتێبێکە حەیدەر بەقاڵی هەولێریەکی دێرینە توانیەتی بەدەنگە بە سۆزەکەی خزمەتێک بکا بەو شارە و بە هونەرەکەی کاک تایر کرمانج جگەلەوەی هاوڕێ سەرجەم هونەرمەندان بووە خاوەن کتێبی شەو ئێستا دیوەخانەی جوانیە و ئەوی هاوڕێکی نزیکمە. ئەی نیهات قۆچە کاگنیات نازم لە چ بوارێک زیاتر خزمەتی کردوی ئەگە وەکو قایم قامێک ماوە خزمەتی کردەگەنا لە بواری ڕەسەنایەتەکەمە شارەزایم لێنە کە خزمەتی کردوی بەڵام ئەویش جێ پەنجەی دیار وەکو هەولێریەک. بە کورتی وەسفی ئەو کەسایەتیان نەبکە ئەسعەد عەدۆ هەر دەوێت کاکەی شوکەی حەما سەلاحی پەرلەمان ڕێز و احترام هەیە بۆ هەمووی ئەو برادەرانەی کە باسییان کردووە هەمویان ئۆبان سرم بەڵام با بێنە سەر مامۆستا سەلاح ئەوە پیاوێکی معروفە
لە ناو شارەکەمان و ناوچەکە هەروە نووسەرێکی بەتوانایە هەروە احترام خۆیشی فەرز کردیوە وەبان گەورە و بیچک لەم شارە باوەڕ ناکەم لەم شارە یەک کەس بێت ئەو پیاوەی خۆشنەگەرەک بێت یعنی ئەوە جیاوازە ئەتر مامەسا وڵۆنا بەڵام ببینە سەر کاکشکوور حەمایر کاکشکوور حەمایر خواعافیکە یەکێک بوو لەو زەلامانەی کە هەوڵێدا دائیمەن کەلەپور و کەلەتور کوردی لە ناوچەکە بەرزە بکاتەوە بیخاتە بەردەم چاوتە بیناتە بەردەم چاوتە یعنی بە ئێستا ئەم هۆڵی وا ئێمە لێرە دانیشتینە ڕاست گەرە بێ لە کاتی خۆی بەهیمەت ئەو پیاوە دانریا بە ماندووبین ئەو پیاوەی دانریا ڕۆیی وێنە و ڕسم و چی کەسایەتی ڕەسەند ناوچەکەمانەیە و شارەکە هەمووی کۆ کردووە داینایە لێرانە ئێستا خواعافیکە خۆی ڕۆیشت بەڵام ئەوە ئێستا ئەم شتێکی بۆمان جێهێلایە داواکارم لەخوای گەورە لێ خۆش بێت ئینسانێکە لە بیرمان ناچێ ڕاستیت گەرەک بێت حەز دەکەی حەیرانێکمان پێشکەش بکەیت من ئەو 28 ساڵە لەو بوارەمە قەت حەیرانم نەگوتن نازانم برێم دەرێزانە ئەو کەسەیە نازانی دەرێ نازانم نەزانەوەی نازانی دەرێ دەزانم من نازانم بەڵام لەگەڵش بەستەیەکی کوردەواری پێشانە بۆ لە دیارشایی جێم لێ بووە کۆپلێکتان دەکەمە دیاری دەرێ ڕەشا ڕیحانایە پەلک حەبیبی بەخۆم لێرانایە یار لە غەریبی ڕەشا ڕیحانایە بنی لە گۆمایە یاریەکم گرتوایە لە سونعی خۆمایە ڕەشا ڕیحانایە ئەو زۆر حاسی زۆر دوور درێژە بەزە من هەندێکم لەبەر بوو کردمە دیاری بۆتان دەتوانی پێشانگایەک یان پەیمانگایەکی بچووک بکەیتەوە بۆ ئەوی ئەم ڕەسانایەتیەمان لە ناو نەچێت من هیچ مانەعەتێکم نییە هەر کات هەر جهەتێک هەر بێژین گروپێک ویستی ئەم شتیانە بۆ بکە من هەم لە خزمەتیان و بێ بەرامبەر من پێم خۆشە جیلێکی تازە دروست بکرێ عەقڵ و بیرۆشی پێشکەوتوتر بێت و حەز بکات لە دروستکردنی ئەم خانوانە چەند مەتەڵت ئامادە کردووە؟ ئامادە کردی 1777 مەتەڵ لەوە پێشم وایە من لە مەتەڵ دانەمینێم و جواب دەمەوە ئەگە پێتان خۆشە لێم بپرسنەوە ئەگە پێشتان خۆش نیە ئاسایە زۆر باشە دوو مەتەڵت لێ دەپرسین ملی هەیە سەری نییە باسکی هەیە دەستی نییە بەرێ وە کراس دەگرتەوە ڕنگ چۆغەریش دەگرتەوە جلوبەرگە کارت پێی بێ فڕی دەدەی کە کارت نەما هەڵی دەگری بەرێ تۆڕی ماسی گرتنە کە فڕی دەدەی کە کارت پێ بداوێ ناو ئەو ماسەکە پێ دەگری کە کارت زۆر باشە تۆ مەتەڵێکمان لێ بپرسە باشە دەری لە پێش چاوتە نایبینی گوچاودنەوە بە ئەمەیان بۆ بینەران بێت ئەم خانوە بچووکانە لە هەمان خاک و خۆڵی خۆی دروست کراوە بەڵێ بەڵێ یعنی منە چمە کاتێکە چم بەسەر خانیەک ئەوەڵجا قیاساتەکانی وەرەگرم کە ئەستەندەر بێت مەترێکی مقابل 5 سانتیمە لە کارەکەم بەڵام محاوەلە ئەەکەم ئەگەر بێت و بەردێکی کەوتی بێت لە شوێنێک و یعنی فڕە دریای بێ پێویستیان نەوێ پیاوە هەنا هەر ئەو بەردە هەڵەگرم و کوتکوتێکەم و شێوازێکی بیچکۆت سەر لەنەوە هەڵێواسمە سەر بینا ئەستەکەی ئەلێران هەیکەلەکەی جیاوازی لە نێوان سۆشیال میدیا و سەردەمی کۆن سەردەمی کۆن لە دیوەخانەکان خەر کۆ دەبەوە بە تایبەتی شەوی زستانان بە جێرەی تەمەندا دەنیشتن گەورەکان ئەزمموی خۆیان و ئامۆژگاری خۆیان بۆ خواری خۆیان دەدرکان زۆر بەسوود بوو خەرک تێکەڵاوی هەبوو لە نێو کۆمەلگاکە بەڵام ئێستا بەداخەوە سۆشیال میدیا وای کردووە هەر کەسێک لە ژوورێک بی مۆبایلەکەەوەی لێ هاتووە جێی داک و بابی گرتوتەوە جێی برادری گرتوتەوە کلیلی ماڵەیە ئێستا تو کلیلی ماڵیان سویچ لە بیرکە و دەم شۆژ نابی مۆبایلەکە لە شوێن لە بکەیت بەڵام من پێم وایە ئێستاش دەی بگەڕێنەوە و سەردەمێکە گوێ بگرین لە گەورەکان و بە ئەزمونونەکان لەوەی تا زیاتر فێربین نەک خۆمان هەمیشە لە دیاری یەک بێڕۆحەک بین هەموو ژیانی خۆمانی تەسلیم بکەین سەردەمی کۆن ئەگەر جەنابەت لە بیرت بێت تەنها یعنی دوو قەناتمان بی ئێمە لێرانە بەشێکی قەنات کوردی پەخشە کرد ئەوە شەین کەرکووک تایمیمیان پێوەڵ کەوت باوەڕکەم دەور سەعاتێکیان دانایوی دامەزرانیوی بۆ زوانی کوردی ئێمە ئەو ڕۆژە کشتی چاوڕێی ئەو سەعاتەمان نەکرد کە ئەو بەرنامە جوانەی لە تیادارە چویتەوەدا ئەو گۆرانیە خۆشانە ئەم تا دو ئەسا بەش هەروایەک دا نایبی بۆ زوان تورکمانی و سریانی
ئەوە کەیترشی ئیداعی ئین بی جمهوریەت العێراق بی هەردوو قەنات بی تا سەعات 12 قوفڵێ کردی ئەڵا کشی بخەفێت نەوی تا بەیانی ئەوە تازە دەرچی لە دوای نەوەتەکان بی دەرچووی هەموو پێنجشەمەیەک ئەیمە دانیشتین چاوەڕێی سینەمە ئەتفاڵمانە کرد سینەمای منداڵان کە ئەو وەختە نەسرین جۆرج پێشکەشیە کرد فیلمێکی تەقدیمە کرد بۆ منداڵان بۆ لۆنەشە جمعەکان تەنها یەک فیلمیانەدا ئەو 6 ساعات 4 عەسر ئێستا 24 ساعتە لەژێر دەستە دەکەی سەیسە کەسەوەنش حەساوە سێری ناکە تەتەوەری کرد ڕۆیە سەر مۆبایلۆ یاری تەلەڤیزیۆن تایبەت خۆت هەرە بە خەڵ خۆت بەڵام هەر شتێکی زۆر بی تام و لەزەتی نامێنێ ئێمە لە کات خۆی وەها پەروەردەی ئەکریان تا سەعات 10 ئەوە هەمووی بخەفتایە تەواو بەیانی مەکتەبە نیمان بەس ئەوانەی وە دەستیان بەتاڵ بە تاوینەمان تا سەعات 12 کامە کەس تا سەعات 12 نامە کاکە جیاوازی نێوان گوێ درێژ و عارەبانە سیارەی مۆدێل کەر و عارەبانە سەردەمەک پێشان لە کوردواری دەیانگۆی کەرەچی نەبی کەرەگناینی لۆ کاتی خۆی کەر و عارەبانەکەی ئەو کات بە مۆنیکایەکی ئستا هەبوو بە تڕێلەیەکی ئستا هەبوو قەسەر و پێداویستی مار و لۆ ئاشودەیان برد و کەواتە بابرین ئەو کاتی زۆ پێویست بووە توانیوتی بە شتە سادەکان هەموو بژێوی ژیانیان هەموو کار و کردارەکانیان پێ بکەن ئێستاش ئۆتۆمبیل جێی کەر و عارەبانەی گرتوتەوە زۆر ئاسایی چۆن پێشان باوەشینەیەک جێی سپریتی ئێستا گرتەوە دەکرێت برین لە پێداویستەکانی تێ شەروەتر گوێ درێژ و عەرەبانە کە کاتێک یەکێک بەهاتایەتە ناو کۆڵانەکەەوە شتێکی بفرۆشتایە ئەغڵب تشت نەوت فرۆشەکان بی کە بەرمیلێکی گەورەیان دانایە و باەکرد ناو سێرەکەی دوسێ تەنەکەی دانایە تەنەکەی ڕۆن ڕاعی خۆپیا و دایانێتە بەڵام ئەیمە لە هۆڵ ئەوە نەیمانەمە لە هۆڵ ئەوە بیمانە چۆنچۆنی خۆمان هەڵواسینەقەی ئەو عەرەبانە و کە ئەڕۆیشت کامێتری بێمە ئەوە تو باس ڕابردووی منداڵی ئەکەی مستەحیل ڕابردوو لەبیر بکرێت ئێستا ئەمڕۆ چەندێ ژیان خۆشش بێت بەڵام تو وە حکم تەمەنەکات کە بەراو تەوابوو نەڕوات هەر حەنینەتت ئەگەڕێتەوە بۆ جارانی چکم ئەوە فرسەتێتر بی و ئیسەشە فرسەتێترا ئەنیسە زۆر ڕسمم هەیە یعنی لە خۆشەویستی ئەو شتەی وایە تو باست کردیە نۆت فرۆشەکان ئەوەتان کشی ڕسمیانە بین کردیە من بە حەزەکەم بە جەنات 12,000 ڕسم خەڵکی فریم بۆ کردێتەوە شعرێکی فۆلکلۆر پێشکەش بکە لە سەرچاو هۆنراوێکی ملیە دێکەمە دیاری بۆ بینەران لەیەکێک لە کتێبە کەلەپوریەکان دەرمیناوە دەرێ خۆزگە 100 خۆزگە لەم پەلە هەورە خۆزگە دانیشتمام لەو ماڵە گەورە چیخی ڕەنگاوڕەنگ دیوە خانمان بە ئەو باڵا بەرزە دەست گیرانمان بە لەگەڵ تۆمە کچە شەمێ چۆن دڵت دێ چۆن دڵی ماچ نادەمێ سەری کوڵمانم ماسکەم سوڕ بزانە ئەسمە جەهەنمێ ماشەڵڵا کوردار بووە دڵاریکردن بە ئینتیفاقا نامە وەرگرتن لە کونی دەلاقا نامە منێرە بۆم بێنە وێنە بۆ دیاری دەستت دیاریەکەی ئەم شوێنە پێشان ئەو نامانە زۆر کاریگەری هەم بۆ کە کاغەز بووە زۆر جوان بووە تام لەزەت خۆی هەبووە والله مامەسا من نەشاعرم نەبەخوا داوای لێبرنت لێکەم چکو من هیچ شعرێکت لەبەر نییە؟ نە والله مامەساگیان لە کۆندا نامە گۆڕینەوە و دەستە سەر هەبوو ئایا خۆشەویستی ئەو کات جوانتر بوو یان ئێستا؟ خۆشەویستی هەموو سەردەمێک بوونی خۆی هەیە خۆشەویستی شتێکی دەستکرد نییە شتێکە لە دڵەوە هەڵدەقڵێت خۆشەویستی بەڵام پێشان ئەو داستانانی تۆمار کراون لە کوردەواری هەمیان بە دڵوجیان لەگەریەک بوونە بەنێتە چپاک لەگەریەک بوونە زۆر بەشان بەداخەوە بە یەک نەگەیشتنە بۆیە کات خۆی تامل لەزە زیاتر بوو لە خۆشەویستی یانی لە نامەگۆڕینەوە بە تایبەتی ئێستا نامەیەک دنێری لە یەک کاتە وەڵام دەدرێت بەڵام پێشتر جاریوا بە مانگ بە هەفتە جاریوا بە ساڵ یەکتریان نەبینەوە هەتا پلکە پێناو چووە نامەی بردێ و وینایەوە زۆری پێچووە زەنجار تووشی کێشەش بوونە لە پێناو پلکە پێناودا ئاشکرا بووە لێ دەکرێت برێن خۆشەویستی پێشان قوربانیدانی زیاتر ویستەوە هەز دەکەم هەموو شتەکانی پێشان جوانتر و ڕۆسەناتی و پاکتر بوون لە ئێستا
بۆ خۆت کەوتویتە خۆشەویستیەوە؟ بەرێ من هاوسەری گیانم بە خۆشەویستی نامە و هەشتا نامەمان گۆڕیەوەی من 101 نام نامەکان بە کاغەز بودەمان کردە ناو شقارتە فڕێماندا جارێک مندارە گوتی خارە شقارتە لێبەر بۆ گوتم لێمە هەرم گوتەوە ڕۆیشتم جغارە خۆریش نەبوومە قەت بەڵام نامەکانمان ئاوا بوو بۆ شێوێ دەگۆڕیەوە. ئەگەر گروپێک بێن بیانەوێت مێژووی خانۆکان بزانن دەتوانێت یارمەتیان بدەیت؟ بەڵێ هاتن گروپش هاتن لەخوا بەزیاد بێت و هەروە قیاساتیان وەرگرد و عیناتیان لێ وەرگرد و بۆ فاحسەوەمانە و فعلەن ئەو شتەشە دەرچی و ئایا بەرنامە فۆلکلۆری و ڕەسەنایەتیەکان توانیویانە شوێن پەنجەی خۆیان دیاری بکەن؟ دەستگاکانی ڕاگەیاندن هەمیان هەریەکە لە شوێن خۆی خزمەتی کردووە بەڵام بەداخەوە گوندەکانمان گوندی جارانمان نماوە ئیشکەری جارانیشمان نماوە بۆ نمونە کات خۆی شوان شەو بەچەوی دەکە شەوێژ نەدەگەڕاوە ئێستا شوان بە مۆبایل لە دیار ئەوەی بە سیارە ئاخر مۆدیل دەگەڕێتەوە ماڵی کابرای کە شوانیتی یان شوانی کوردمان کەم بووە گوندەکانمان دەبایە ئەو گوندانەی پێشان تێک نەچوو باە چوار دەورەی بەسیم بگیرا باە گوندی نوێ دروست باە ینی بە جیاواز باە گوندە قەدیمەکەمە هەرما باە بەڵام بەداخەوە لۆیە دەکرێت برین ڕاگەیانەکانیش نەیانتوانێت پڕ بە پێست خۆی خزمەتی هەموو لایەنە فلکلۆریەکە بکەن بەشەکانی فلکلۆر بەڵام لەگەڵ ئەشتا زۆر باشترن توانیان ینی نێهێلن بزربی ونبیتن ئێستا هەریەکە بە ئاستی خۆی خزمەتی کردووە. ئارەزوویەوە ناکەی سەردانی شوێنی تری فۆلکلۆری بکەیت و ئاڵوگۆڕی شتەکان بکەیت؟ حتاکو ئیسا هیچ ئاڵوگۆڕێک نییە چونکە من شوێنێکی وهام نەوە ینی ئەم شتێلە داینم و ئیسراحەت و تاکو ئیساش من هەم لە کۆمەڵەی ڕۆناکبیری لە کفری حتاکو ئیسا عەشیەکانم بەڕاستی تەواو جێگیر نەویە هەروەکو جەنابتان نەبینین هەر هەمووی ها لە زەوی و جارێکان ئیشەکەمش تەواو نەویە ئینشاءالله هەوڵە دەین بۆ ئەو مەسەلەشە. تا ئێستا پێشانگات کردوتەوە؟ وەکو پێشانگە بەڵێ چەند پێشانگایەکم کردێتەوە بەڵام من بەردەوام داوەتنامەم بۆ ئەتێت بۆ فیستیڤاڵ و ئەغڵەبی ڕاستیت گەرەک بێت ناڕۆم چونکە ئەو منتەقانە خۆتە زانی لە ناو ئیتیحادیە زۆر من ئەوەنە ناڕۆم بۆ ئللا داخل کوردستان خۆمان نەوێت ڕاستیت گەرەک بێت. تا ئێستا هەوڵی ئەوە نەدراوە شتە فۆلکلۆرەکانت بە نێودەوڵەتی بکرێت یان خۆت پاڵپشتیت بکرێت؟ وەڵاهی من حەزەکەم ڕاستیت گەرەک بێت بۆ ئەو مەسەلە بەڵام ڕاستیت گەرەک بێت من ئەمە هەتاکویسە کشتی تاکو ئەم دەقەشە کشی لە ئەرکی سەرشان خۆم کردمە و لە مەساریف و گیرفان خۆم سەرفم کردیەوە سەری و تاکو ئێستاش یەک دینارم سوودمەد نەویمە لە هیچ کەسێ. دواوتات من خۆشحاڵم کە تەنیاخان و کاکبوونس و ئەو ستافە جواناتن تەنیاخان یەکە کە لەوەی کە یەکەم جا دەرکەوت لە بەردەم شاشە لە کەناڵەکەیمە بوو ئەمە خۆشحاڵم ئەوڕۆت بە دیداری یەک شاد بینەوە زۆر خۆشحاڵم ئەو جۆرە بەرنامە هەبی خەرچی بە ئەزمون بەسەرکەنەوە تا ئەزمونیان خەرزات لیان شارەزابی مرۆڤی بە ئەزمون هەمیشە ئەوانەی دەوروبەر پێدەگەێنی وەدای ناسێنی ئێمەش چەندی بە ئەزمون من هێشتا کەمە ئەمە هەمیشە خۆم بە قوتابی ئەو لایەنە دەدادنێم کە خزمەت بە ڕەسەنایەتی دەکات بۆ ئومێدین خوا تەمەنمامدا زیاتر پەرێ پێ بدەین. وەڵاهی من دەستخۆشتان دیەکەم بۆ ئەم کەناڵە جوانە و بە خێراتنتانەکەم کە ئەم ڕێدیورەتانە بڕیە و هاتنە بۆ شارە حیاتەکەی کفری ئەمە من شەرەفمەندم بەم چتە بە شتێکی گەورە ئەیزانم هیوادارم یەکەم جارتان نەوێت و ئاخر جارتان نەوێت ئەمەوێت ئینشاءالله کاتێک ئەم شوێنەم تەواو کرد دووبارە سەردان ئێرانە بکەن بە خۆشحاڵیوە بەنسبەت ئەو بەرنامانەوە جەنابتان تەقدیمەکەن ڕاستیت گەربێت دڵخۆشکەرە کە بەرنامەیە لێ و عایلیە ینی خێزانیە بتوانێت بەکشت ئەریەحەتێکۆ سێری کەناڵەکەتان بکات بێ ئەوەی مراقەبەدارەتە سەر مناڵی و ماڵی ئەلۆرانە یاخوا بەخێر بێن سەرچاوەکەم. لە کۆتاییدا زۆر سپاس بۆ ئەو دوو کەسایەتیە ڕەسەن و فۆلکلۆریە سپاس بۆی واش کە بینەرمان بوون تا دوو ئەزمونکاری تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.